فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی بەڕێز، ڕۆژەوانانی مانگی پڕ بەرەکەت و خێری ڕەمەزان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێمە و سەرجەم ئەهلی قیبلە بێ لە ئوممەتی محەممەد صلی الله عليه وسلم. خۆشەویستان، لە زنجیرە باسی بزانەدا وتاری ئەمجارەمان بە ناونیشانی ئەو شتانە چین کە ژیان دەکەن بە ژان، کە لە ڕاستیدا دەبێت ژیان خۆشی بێ. خوای پەروەردگار مرۆڤی نەهێناوەتە سەر زەوی بۆ ئەوەی لێرە عەزابی بدە، بەڵکو جیهان ژیانی دنیا بریتیە لە تاقیکردنەوە، بریتیە لە هۆڵێکی تاقیکردنەوە کە خوای پەروەردگار هەموو پێداویستیەکانی ئاسوودەبوونی مرۆڤی تیا دابین کردووە و ڕێگاکەشی نیشانداوە، مادەی تاقیکردنەوەکەشی بۆ داناوە. چۆن خوێندکاری زیرەک بە ڕەوشت و ئەخلاق بەرز کاتێ مادەکانی دەرسەکانی باش دەخوێنێ، زۆر بە جوانی دەچێتە هۆڵی تاقیکردنەوە، بە سەربەرزیەوە لێی دەردەچێت و نمرەی بەرز بەدەست بێنێ و ئاسوودە دەبێت. کەسی خوێندکارێکیش کە لاسارە، کە ئامانجی خوێندن نییە، ژیانی خۆی ناڕەحەت دەکا، ژیانی هاوڕە خوێندکارەکانی ئازار دەدا، ئەبێتە گرفت و سەرێشە بۆ مامۆستاکانی، مادەکان ناخوێنێ، کاتی خۆی لە جیاتی سەعیکردن بە دەرسەکانیەوە کە چارەنووسێتی ئەسپێرێ بە کۆمەڵک بابەتی لاوەکی، سەرنجام لە تاقیکردنەوە دەرناچێ و ڕنج بە خەسار دەبێ. لەناو کۆمەڵدا حەز ناکە خەڵک بیبینێ، خۆی بە شکست خواردوو دەزانێ. بە هەمان شێوە ژیانی ئەم دنیاش خۆشەویستان ئاوایە. خوای پەروەردگار نایەوێ ئێمەی بەندەکانی ئازار بدا، بەڵام ئێرە بەهەش نییە، ئێرە قیامەت نییە، ئێرە هۆڵی تاقیکردنەوەکەیە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمەعاریجدا دەچینە خزمەت قورئان لە مانگی پڕبەرەکەتی قورئاندا. ئەم قورئانە پیرۆزە ئەگە بە وردی دیراسە بکرێ و لێ بکۆڵدرێتەوە، نەک هەر بخوێندرێ و لەبەر بکرێ بەبێ تێگەیشتن، بەڕاستی مەدرسەی ژیانە. ئەوەی کۆمەڵناسەکان، دەروونناسەکان، زانانی بواری گەشەپێدانی مرۆیی لێکۆڵینەوەی لەسەر دەکەن، خوای پەروەردگار لە چەند ئاەتێکی کورت و پوختی قورئاندا هەموومان بۆ دەخاتە ڕوو. بە دڵنیاییەوە ئینسان ئەگەر لە خزمەت قورئاندا بێ، کە ڕەمەزان بۆیە بە نرخە لای خوای پەروەردگار و لای مسلمانان، چونکە مانگی قورئانە. لەم مانگەدا ئینسان پێویستە زۆرترین کاتی لە خزمەتی قورئاندا بێ، بەڵام بە لێوردبوونەوەیەکی جوانەوە. بۆمان دەردەکەوێت لە قورئانی پیرۆزدا ئەم ژیانە بۆچی ناڕەحەتە، بۆچی ژیانمان دەبێ بە ژان. دەچینە خزمەت قورئانی پیرۆز، خوای خالقی مرۆڤ و هەموو بوونەوەران و گردوون ئاوا وەصفی ئینسانمان بۆ دەکا ئەگەر لە مەنهەج و بەرنامەی ئیسلام دوورکەوتەوە. ئەگەر ئینسان لە خزمەت قورئانە نەژیا، بەگشتی مرۆڤ ئاوایە. ئین الئینسان خولق هەلوعا. خوای پەروەردگار دەفەرمێ بەڕاستی ئینسان بەگشتی تەنگەتاوە، سەری دنیای لێ دێتەوە یەک. ئینسان بێ حەوسەڵەیە. ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەلوع یعنی چی؟ الذي لا يصبر على خير ولا على شر. مرۆڤ کە خوای پەروەردگار بە صیفەتی هەلوعا ناوی بردووە، یعنی صفاتی ئینسان ئەگەر منهەجی خوای پەروەردگار و قورئانی پیرۆز و سنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیهێنێتە سەر شەقامە ڕێگاکە، ئینسان سروشتی وایە، تەبعی وایە، نەک فیتڕەتی، تەبعی وایە، لە کاتێکە کە خۆشی بۆ دێ ئارام ناگرێ. کاتێک کە خۆشیە، فەڕەحیە، بگواستنەوەیە، شادمانیە، سنوورەکان دەبەزێنێ، بێفەرمانی خوای پەروەردگار دەکا، دەچێتە سنووری خەڵکانی ترەوە. کاتێکیش کە ناڕەحەتی بۆ دێ، تووشی بەڵاو مصیبەتێک دەبێت،
ئازیزێکی لەدەست دەدا لە ماڵەکەیدا تووشی زەرەر و زیان دەبێ دیسانەوە ئارام ناگرێ شین و شەپۆڕ دەکا یەخەی خۆیدا دەڕێ قوڕ بەسەر دەکا هات و هاواری لێبەرز دەبێتەوە بەگشتی مرۆڤ تەنگەتاوە سەری دنیای لێدێتەوە یەک و خۆڕانەگرە نە بەرامبەر بە خۆشی خۆڕادەگرێ نە بەرامبەر بە ناخۆشی خۆی ڕادەگرێ ئیذا مەسەه الشەڕ جەزوعا خی گەورە لە قورئان دەفەرمێ کاتێک کەوا مەسەه هەر بە حاڵ بەری کەوت واتە ئینسان ئەوەندە لاوازە نەکەوێتە ناو شەڕەوە هەر ئەوەندەی مەسی شەڕی بوو بەریەککەوتنی بوو لەگەڵ ناڕەحەتیدا لەگەڵ نەخۆشیدا لەگەڵ ناخۆشیدا لەگەڵ ئازاردا لەگەڵ هەژاریدا لەگەڵ نەبوونیدا یەکسەر جەزوعە بێزارە دەم بە هاوارە هاواری خۆی دەکا بێزاری خۆی دەردەبڕێ لای هەموو کەس دەڵێ ژیانم تاڵە فەوتام تیا چووم قەت ڕزگارم نابێ هەر ئەو ساتە دەبینێ وا نازانێت ئەوە خوایەک هەیە کە لە ئاسمانەکانەوە دەرگای خێری لێ دەکاتەوە هەروەها وإذا مسه الخير منوعا کاتێکیش بەحاڵ خێر بەری کەوت سبحان الله قورئان چەند وشەکانی وردن مەسەه بەحاڵ خێرێکی بەرکەوت چەند دەفتەر دۆلارێکی هەبوو تۆزێ زەویشک بر لەم هەموو خاکی خوای پەروەردگارەدا لەم گەردوونەدا هیوا هەیە هەر ئەوەندە تۆزە باخەڵی گەرم بوو ئاوسا تۆزە پارەی وشکەی لە ماڵەوە هەبوو یەک دوو دوکان و بازاڕۆچکەیەکی دنیایی هەبوو وا ئەزانێ هەموو دنیاهی ئەوە بەڵام بەحاڵ خێرێک بەری کەوتووە تۆزە جەستەی ساغ بوو دوور بوو لە نەخۆشی ڕۆژانە سفرەی ڕازاوە بوو بەردەوام هاوڕێ و خۆشەویستانی لە دەوری بوون ئەمە مەسەه الخەیرە بەشێک لە خێری بەرکەوت مەنوعە ئەمجا ڕەزیل دەبێ دەست قونجاو دەبێ ئەمجا زیاتر تەمەحباز دەبێ هەتا نەیبوو گلەیی دەکرد بۆ خێرەومەندەکان خێر ناکەن ئێستا خوای پەروەردگار ڕزگاری کردووە لە هەژاری دەوڵەمەندی کردو ئەمجا خۆی خێر ناکە ئەمجا خۆی نابەخشێ جاران لۆمەی خەڵکی دەکرد ئاور لە هەژار ناداتەوە ئێستا خۆی هەیەی دوێنێ خۆی لایەت کردووە مەنوعە بەردەوام مەنعی خێر دەکا تەنانەت ناڵی خەڵک تووشی خێر بێ واللهی ئەمە سیفەتی مرۆڤایەتیە ئەمەیە ژیانی کردووە بە ژان لەسەر جەم مرۆڤایەتی بەڕێزان دیقەت بدەن بە ژیانی خۆشمانەوە لە ئێستادا ئاوای ئەگە خۆشیمان بۆ دێ سەبر ناگرین سنوورەکان دەبەزێنین کەسێک زەواج دەکا ئیلا نامەحرەمی تێکەڵاوی بێشەرعی ڕوودەدا تووشی شەڕ و هەرا دەبێ ئاتیش موسیبەت هەیە سەیر دەکەیت چەندین بێزاری و ناڕەحەتی دەردەبڕدرێ بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ مرۆڤ بەچی ڕزگاری دەبێ ئیلا الموسەلین ئیلا ئەوانە نەبێ کە ئەهلی نوێژن نوێژ هەر ئەوەندەی دەستنوێژت هەڵگرت و هاتی چوویەتە سەر ماڵکتی الله ئەکبەر و وەختی سەلامت دایەوە گومانت هەیە دەبێت 4 ڕەکاتت کرد بێ 3 کرد بێ 5 کرد بێ نا خوای پەروەردگار باسی نوێژیشمان بۆ دەکات کام نوێژ خوێن الذين هم على صلاتهم دائمون ئەو کەسانی کە بەردەوام نوێژ دەکەن هیوا هەیە ناڕەحەتێکی هەیە کە نەخۆش دەکەوێت دەست دەکا بە نوێژکردن کە چاک بۆوانە وازی لێدێنێ کاتێک کە هەژارە بەردەوام لە مزگەوت تا خەڵکمان بینیوە تا لە کاتی هەژاریدا بوو بانیان نی سعات شەو دەما لە مزگەوتا بوو ئێستا خوای پەروەردگار لاپەڕەکەی بۆ هەڵگێڕاوەتەوە تۆزە بوونی هەیە مەگەر جومعان بێتە مزگەوتەکە نابینێ بەداخەوە بەڵام ئەو نوێژ خوێنانەوانین الذين هم على صلاتهم دائمون بەردەوامن لەسەر نوێژەکانیان دڵیان لای نوێژەکەیە بەردەوام سەرما بێیان گەرما بێ شەو بێیان ڕۆژ بێ لە سەفەر بنیان لە ماڵەوە لە قوتابخانە و دەوام بنیان لە بازرگانی و کاردا بەردەوام نوێژەکەیان لەبیرە نوێژەکەیان لەبیرە ئەم نوێژە ڕەبتیان دەدا بە خوای پەروەردگارە و کۆمەڵە بەرهەمیان پێشکەش دەکا کەواتە ئەو نوێژەی کەوا خوای پەروەردگار لە مرۆڤی موسڵمانی دەوێ و ژیانی خۆش دەکا زۆر کەس بە ئێمە دەڵێ مامۆستا وەڵڵەهی من نوێژ دەکەم کەچی ژیانم زۆر ناڕەحەتە بەڕێزم وەرە لەم وتارەدا گوێ بگرە ئێمە وتارەکەمان لە بزانە خەلەلەکەی خۆت دەستنیشان بکە و لە کوێدا دەیبینیتەوە بزانە سەیری خۆت بکە ڕاستە نوێژ دەکەی بەڵام دڵنیا بێت لە یەکێک لەم سیفاتانەدا کەم و کوڕیت هەیە بۆیە نوێژەکە بەختەوەری نەکردووی یان تەرکە نوێژی یان ساردە نوێژی یان بەردەوامنی لە نوێژەکەتە ئەوە خاڵی یەکەم بە خۆداچوونەوە بکە دووەمیان خوای پەروەردگار دەفەرمێ والذين هم في أموالهم حق معلوم للسائل والمحروم کاتێک خوای گەورە ماڵ و سامانی دانێ
بەشێکی دیاریکراوە معلوم خوا دیاری کردووە خوا بۆ پێغەمبەریشی نەهێشتۆتەوانێ دابەش بکرێ بەسەر کێدا 8 سنفی دیاری کردووە زەکاتی ماڵەکەت بدە بەمانە لە ناویاندا خوای پەروەردگار دەفەرمێ ئەو بڕەی دیاری کراوە 10,000 دۆلارت هەیە دەفتەرە دۆلارت هەیە 2 وەرەقە و نیو هی تۆ نییە هیچ پەیوەندی بە تۆوە نییە ئەمانەتێکە لە هەمووی ئەمانەتە بەڵام بە تایبەت ئەمە لە مڵکایەتی تۆش دەرچووە ئەو 250 دۆلارە ئەبێ بگەڕێی بە تایبەت بە دوو چینە لیسائیلی ئەیوا هەیە هەژارە هەژاری تینی بۆ هێناوە ناچار دەکا خۆی ئاشکرا دەکەڵە خەڵکینە بەهانامە وەرن بەڕاستی گرفتارم قەرزارم نەخۆشم بێدەرمانم بێخانوم هەشە مەحرومە ئەوەندە عیزەتی نەفسی بەرزە ئەوەندە بە شەخسیەتە ئەوەندە بە خۆش شەرمە بمرێت لە ژوورەوە لە برسانە لە ڕووی نایە لای کەس باسی بکە تۆی مسلمان ئەبێ بگەڕێ بە شوێنیدا جا لێرەدا گرفتی زۆرێک لە خەڵکی لەم خاڵی دۆمایە کە زەکات نادا دڵ ناڕەحەت دەبێ ئەو کەسەی کە پارەت هەیە ئێستا مانگی ڕەمەزانە بە حیساباتتدا بچۆوە وا مەزانە گە بەخیلیت کرد زەکاتی ماڵەکە نەدا خۆشحاڵەبی پارەکانت زیاد دەبن بڕوا بکە پارەکانت لە ڕووی چەندێتیەوە ڕەنگێ زیاد بن جار هەبوو خەڵک لای ئێمە وتوێتی مامۆستاگە حیسابی زەکاتەکەم دەکەم دەترسم ئەوەندە زۆرە دەستم تێی ناچێت ئەوە ڕاستە لە ڕووی چەندێتیەوە ڕەن بێت تۆ چەند دەفتەرێ دۆلار زەکات نەدەی پارەکانت لەبەر چاوت زۆر بن بەس لە ڕووی چەندێتیەوە وێرانت دەکا لەزەت لەو پارە و سامانە ناکەی قەت ڕۆژێ ئاسوودەیی دڵ و دەروون بەداخەوە بەخۆتەوە نابینی نوێژیشت کردووە بەڵام زەکاتی ماڵەکەت پا نەکردوێتەوە دووەمیشیان ژیانی خەڵکانی کرد ناڕەحەت کردووە ئەها بۆچی ئەو کەسەی زەکات نادا دڵ ناڕەحەت دەبێ و لەزەت لە پارەکانی ناکە لەزەت لە سەرۆت و سامان و ئاژەڵەکانی و داڵێنێڵەکەی ناکە چونکە بەهۆی زەکات نەدانی تۆوەیە خەڵکانێک برسین بڕواتتان هەبێ بەڕێزان لەم مانگی ڕەمەزانەدا لەم هەرێمی کوردستانەدا بەس دەوڵەمەندەکان ماڵەکانیان پاک کەنەوانێ و بگاتە شوێنی شەرعی خۆی والله کەس لەسەر تەلەڤیزۆنە فرمێسک هەڵناڕێژێ کەس لە دەرگای مزگەوتەکانە ئەوانە نەبێت کە فێربوون ئەوە جیاوازن ئەوانە مستحق نین مستحقێکی شەرعی نادۆزیتەوە کە بێلان نەبێ کە بێ حاڵ بێ کە بێ هاوسەر بێ کە قەرزار بێ کە نەخۆش و بێچارە بێ بەس زەکات خوا ئەوەندە بە ڕێکی بە عەدل دایناوە بەشی هەمووان دەکات دەیکە تۆ ژیانی خەڵکن ناڕەحەت کردو بە دەست قونجاویت دڵنیا بەخوا ژیانی تۆش ناڕەحەت دەکات ژانەکە لێوە دەستی پێکرد نوێژیشت کردو بەڵام ماڵەکە لە زەکات پا نەکردوێتەوە بچۆ سەر خاڵی سێیەم ئەگەر لەمەش ڕزگارت بوو والذین یصدقون بیوم الدین ئەو کەسانە ژیانیان نابێ بە ژان کاتێک کە بڕوای تەواویان بە ڕۆژی پاداشت و سزا هەیە نافەرمێ یوم القیامە یوم الدین چۆن لە نوێژەکەدا پێنج فەرزە لە سوڕەتی فاتحادا دەڵێ مالکی یوم الدین ئەی ئەو خاوەنەی کە خاوەنی ڕۆژی پاداشت و سزای ئینسان ئەگەر بڕوای بە قیامەت هەبێ بڕوای بەوە هەبێ ئەگەر ڕۆژێ لەم دنیادا نەخۆش بوو هەژار بوو خی گەورە بەسەری کردەوە و تاقیکردنەوەی بەسەری هێنا پاداشت هەیە خۆی ناخنکێنێ خۆی لە ناو نابە هاوار ناکە و نازانێ ئەم ژیانە ڕزگاربوونی نییە دەڵێ دەی چەند ڕۆژێکە تێدەپەڕێ والله خوا لە بەهەشتا ڕزگارم دەکات لە هەرچی نەخۆشی و ناخۆشی هەیە ڕزگاری دەبێ خۆشەویستەکان گوێ بگرن ئەگەر ئینسانێک ستەمی لێکرا پاداشتی خۆی پەروەردگار هەیە چەند ژن هەیە بەمە لە کێشە خێزانەکان ڕزگاری دەبێ کاتێ مێردەکەی خراپە لەگەڵیا لەبەر خاتی حیای خۆی هەروەها هاوسەری کە چەند ساڵە بەیەکەون لەبەر حرمەتی منداڵەکانی کە سەرگەردان نەبن ئەڵێ خوای گیان ڕاستە ئێستا ژیانم ژانە بەڵام من دڵنیام بەهەشتی خۆی پەروەردگار هەیە یەکسەر دڵت ئاسوودە دەبێ ژنێک پیاوەکەی خراپە بە هەمان شێوە دراوسێکت خراپە ڕۆژە ڕزگارمان دەبێ من لە بەهەشتا خۆی گەورە پاداشتیم خراپانم دەداتەوە کە تۆ لە دنیادا ژیانت لێکردم بەژان ئەوانەی کە بڕوای ڕاستەقینەیان بە ڕۆژی پاداشت و سزایە کەم هاوار دەکەن ناومێد نابن تەنگە تاو نابن لە خۆیان بایی نابن والذین هم من عذاب ربهم مشفقون لەو خاڵە ڕزگارت بوو بچۆ سەر خاڵێکی تر تەفتیشێکی خۆت بکە ئەو کەسانەی کەوا لە سزای پەروەردگاریان دەترسن إن عذاب ربهم غير مأمون سزای پەروەردگار ئینسان نابێ لێی بێمنەت بێ لێرەدا خوای پەروەردگار پێمان دەڵێ بە چاکەکانیشت بغڕامە بە زۆر کەسەیە دەڵێ نوێژەکانم زۆر تەواوە بەخوا مامۆستا نەک نوێژ دەکەم شەو نوێژیش دەکەم زەکات ئەوە هەر ناهێڵم بە زیادەوە زای دەکەم بڕوان بە قیامەت هەیە بەڵام هەز دەکەم ناڕەحەتم بۆ خەلەلەکە لە ئێرەدایە لێرەدا قورئان دەفەرمێ ڕەم بێ بە خۆت نازی بێ ڕەم بە کاتێک کە کەسێکت بینی بێ ئەهلی مزگەوت نیە خۆت بەسەرا هەڵکێشا بێ
شانازیت بەوە کرد بەوە بزانیت بە هەشت تاپۆکەی وا لە جیرفان تایە بەم دوورکات شەو نوێژە بەم دوو تەراویحە بەم تۆزە ڕۆژوە نابێ وابی بڵێ خوای پەروەردگار ئەوە فەرمانەکانی تۆیە جێبەجێ دەکەم هێشتا لە خۆم دەترسم خوای عاقبەتم خێر بێ یا ڕەبی خوا سەلبی سەرەمەرگ نەبم خوا لێم نەشێوێ چەند کەسە بوو لە تەواوی ژیانیا بە جوانی هێنای لە کۆتاییدا عاقبەتی خێر نەبوو بە بێ ئیمانی مرد لێرەدا ئەگەر بە عیبادەتەکانت لە خۆت بایی بووی وەتزانی ئەگەر زەکاتتدا شانازیت پێوە کەرەگە و خەڵکە زەکاتی من نەبووە هەمووی لە برسانە دەمردن هەمووم بوژاندەوە خانم بۆ ئەوەندە هەتیوە کرد شانازی بە کارەکانتەوە مەکە بڵێ خوا لێم قبوڵ کەی ئەوە هەمووی فەزڵ و ڕەحمەتی تۆیە کە لەشت ساغ کردم هیمەتت بەرز کردم جەستەت ساغ کردم ماڵ و سامانت پێدام زەکات بەخش بووم زەکات وەرگر نەبووم بیژێڕەوە بە خوای پەروەردگار ئەزیزەکەم ئەگەر نەتگێڕایەوە بەلای خوای پەروەردگار دڵنیا بە خەلەلێک پەیدا دەبێ ژانێک دێتە ناو ژیانەکەتەوە دوای ئەوە بڕۆ والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون خوای پەروەردگار دەفەرمێ ئەوانی داوێنیان پاکە جا داوێن پاکی لە کێوە دەست پێ دەکات لە چاوەوە ئەو کەسانەی کە چاویان نابڕنە ناموسی خەڵک خێزانی خەڵک کچی خەڵک هەر یەکێک لە ئێمە بەڕێزان سەیری خۆی کە ڕۆژانە تۆ تاقی دەکرێتەوە ئەگەر سایەخی تەکسیەکی سایەخی پاسێکی ئەو هەموو ئافرەتەی دێتە بەر چاوی تۆ لەگەڵ تۆ ئاسەر دەکەوێت ئەوە هەمووی ئەمانەتی خەڵکە لە لای تۆ ئەگەر مامۆستایەکی لە خوێندنگادا ئەو هەموو کشە لە بەردەمتایە ئەگەر دەچیت کاسبی و دەچێ ماڵانەوە ئیش دەکەی خێزان و مەحرەمی ئەو ماڵە بە حرمەتەوە دێ خواردنت پێشکەش دەکە ئاوت پێشکەش دەکا بە خێراتنت دەکا لە نەزەری چاوەوە زینا دەست پێ دەکا ئەو کەسانەی لە چاوەوە حتا داوێنیان لە بەدڕەوشتی دەپارێزن ئەوانەی کە جنسی خۆیان کە خوا غەریزەی لە جنسا دروست کردووە لە ئینسانە بۆی بەردەوامی بەژیان هەبێ لە نیکاحی شەرعیدا بەکاری دێنن لە زەواجی شەرعیدا لە هاوسەری حەڵاڵی خۆیاندا جا سەیری وردی قورئان کەم فإنهم غير ملومين کاتێک کە تۆ بە شەرعی خوا هاوسەرت هەیە لۆمەکراونی خوا لۆمەت ناکە حەڵاڵی خۆتە ئارەزوەکانی خۆت بە حەڵاڵی وەردەگری خوا پاداشتیشت دەکا لەسەری لای خەڵک لۆمەکراونی کەسێک سەیری کچی خەڵکێک کە سەیری کە باوکی چاوی لێتی تەریق دەبێتەوە شەرم دەیگرێ لۆمەکراو دەبێ بەڵام کاتێک کە تۆ لەبەر چاوی ژمبراکان تا دەست دەخیتە دەستی خێزانتەوە شانازیت پێوە دەکەن بۆ خۆیان باسی دەکەن ئەوە مێردی خوشکەکەمانە ئەوە زاوامانە چونکە بە شەرعی خوایە خەڵک لۆمەت ناکە ناترسی تەریق نابیتەوە هەروەها لە لای خۆشت بەڕێزان لۆمەکراونی لە لای خۆشت لۆمەی خۆ ناکەی بەڵام ئەگەر لە نەزەرێکەوە حتا وەکو دەکاتە بەدڕەوشتی و داوێن خراپی و داوێن پیسی ئینسان ئەنجامیدا والله ژیانی دەبێتە ژان فەئولایکە هم العادون دەستدرێژیت کردوێتە سەر خۆت کەس محاسبەت نەکا نەفست محاسبەت دەکا هەموو ئەوانەی کەوا زیناش بە ئاشکرا دەکەن لەو ئەوروپایە بەس بزانەوانە خۆکوشتن تیاندا چەند زۆرە چەند سووکن لەبەر چاوی خەڵکانی بەڕێزدا چۆن ئایدز هەڕەشیان لێ دەکا یەک دەقە ویژدانیان ئارام نییە تەندروستی دەرونیان نییە لە خۆیان ئەمینین کە تووشی ئایدز نابن کە ماڵوێران نابن ئەوانە دەستدرێژی کارن بۆیە هەیە نوێژیش دەکا بڕابتان بێت زەکاتیش دەدا خێریش دەکا بەڵام لەولاوە گرفتاری ئەوەیە ترازاوە خیانەتی هاوسەری دەکات لە پشتی هاوسەرەکەی خۆی و پەیوەندی لەگەڵ ئافرەتێکی تردا هەیە ئافرەت هەیە نوێژیش ڕەم بێ بکا و ڕۆژی ڕەمەزانیش بگرێ و خێریش بکە بەڵام لەم ڕێگایانەوە خەلەلەکەی بۆ دروست بۆ ڕەم بێت چاوی دەسەر پیاوێکی نامەحرەم بێت توش خیانەتی هاوسەری بوو بێ ئەوە لە دادگاکان لە توێژەرە کۆمەڵایەتیەکان لە دەروون ناسەکان لە کۆمەڵ ناسەکان پرسن کۆمەڵگە ئەمانەشی تێدان بۆیە خواخۆیەتی خۆی لەناوبەرێ ئەو ژیانی کە لە هیچی کەم نێ لە لای ژانە خەلەلەکەی تۆ دەبێت لەم خاڵەدا دروست بوو بێ قورئان دەفەرمێت لێرەدا پشکنینت بۆ خۆت کرد دەرچۆ والذين هم لأماناتهم وعهدهم راعون ئەو کەسانی کەوا ئەمانەتەکە کە لەسەر شانیانە بەڕێزان ئەو ئەمانەتی کە لەسەر شانیانە جێبەجێ دەکەن ئەو بەڵێنەی کە داویانە خۆیان چاودێری دەکەن ئەو کەسەی لەم وڵاتەدا ژیانی بۆتە ژان هی ئەوەیە نازانێ ئەمانەتێکی هەبێ بەشێ بسپێرێ بەڵێنێکی پێدراوە دەدرێ یان نادرێ ئەو کەسانش ژیان لە خەڵک تاڵ دەکەن کاتێک کە ئەمانەتیان دەکەوێتە لە حەقی ئەمانەت نادەن جا ئەمانەت بەڕێزان هەر پارە نییە هەر یەکێک لە ئێمە لە منی مامۆستای ئاینیەوە تا تۆی پزیشک تۆی ئەندازیار تۆی پارێزەر تۆی بەرپرس
تۆی ئەو کەسەی کەوا لە دادگادا حکمی خەڵک دەدەی هەموومان ئەمانەتمان لەسەر شانە ئەو کرێکاریکە ئیش بۆ خەڵک دەکەی ئەو وەستای کەوا خانووەکە بۆ خەڵک دروست دەکەی ئەگەر هەر یەکێک لە ئێمە ئەو ئەمانەتی لەسەر شانمانە جێبەجێ بکەین هەم خۆمان مرتاح دەبین واللهی ژیانێکی پڕ کامەرانی بەسەر دەبین هەم کۆمەڵگا دەحەسێتەوە بەڵام کاتێک خیانەت لە پیشەکەمان و ئەمانەتەکەی بەردەستمان دەکەین هەم یەکەم خۆمان ویژدانمان نائارام دەبێت و دایمە قەلەقین عەزاب دەجێژین عەزابی دەرونی هەم کۆمەڵگا ژوێران دەکەین خوا تۆڵەی ئەو خەڵکەشمان لێ دەکاتەوە هەروەها وعد و بەڵێن ڕاعون ئەگەر کەس چاودێر نەبێ بەسەرمەوە خوا چاودێرە یان بەڵێن مەدە یان بی بەسەر بەڵێن مەدە ئەگە بردت بی بەسەر والذین هم بشهاداتهم قائمون ئەو کەسانی شاهیدیەکیان کەوتە لە نەبەرتیل دایان خەڵەتێنێ نەهەڕەشە دایان خەڵەتێنێ شاهیدی لایە تۆ پەرلەمانتاری نوێنەری ئەو خەڵکەی ئەبێش چی حەق و ڕاستیە بۆ خوا و بۆ خەڵک و بۆ خاک بیڵێ نابێ هیچ شتێک بترسێنێ درۆش هەڵ نەبەستی بوختانیش نەکەی زیادە ڕەویش نەکەی شەهادەت چۆنت بینیوە چۆنت بیستووە نوێنەرایەتی خەڵک بەو شێوەیە بکەی کەسێکی تر وەزیرە لە پلەیەکدا کەسێک مامۆستای ئاینی و ڕۆژانە خەڵک باسی گرفتاریەکانی ژیانی خۆی دەکا بە ناسیحی ئەمین بیگەێنە شەهادەیە شەهادە ئەوەیە تۆ شایەتمانت بە ئەڵڵاه هێناوە کە بێ شەریکە بۆ محەممەد پێغەمبەری خوا و خاتەمی پێغەمبەران و پێغەمبەری هەمومانە ئەبێ ئەم شاهیدە بگەێنی ئەم شاهیدە بە چی دەگەێنی بە کردارەکانت بیسەلمێنی کە منی مسلمان مەبدە و بیر و باوەڕەکەم لە هەموو شتێک گرنگترە زانای پایەبەرزی ئیسلام دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا تەفسیری نابلوسی لە بەرگی دەدا لە لاپەڕینەوە تووسێدا دەڵێ یەکێ لە برادرە دکتۆرەکانم نەشتەرگەریەکی زۆر سەرکەوتووی ئەنجامدا بۆ کەسێکی زۆر دەوڵەمەند و سەرمایەدار دوای ئەوەی نەشتەرگەریەکە بۆ کابراکرا و سەرکەوتوو و چاک بۆەوە هات بۆ لای و سەردانی کرد و لە نووسینگە تایبەتەکەی خۆی دای پزیشکەکە سوپاسی کرد لەسەر ئەو ماندووبوونە و لەسەر ئەوەی کرد لەو ئازار و نەخۆشە ڕزگاری کردووە ئەڵە سندوقەکەی کردەوە جانتا تایبەتەکەی کردەوە لە گران بەهاترین زۆری مەشروبات و عەرەقی کە شەرع نەهی لێ کردووە ئەوەی کە دەیخوا ئەوەی کەوا دەیکڕێ ئەوەی دەیفرۆشێ هەمویان بەر نەفرەتی خواکەوتون یەکێک لەو شوشانەی کە بە پارەیەکی زۆر گرانبەها کڕی بووی وەکو دیایی پێشکەشی دکتۆرەکەی کرد وتی ئەوان لە جیاتی ئەوەی کەوا تۆ فڵان کەسی خزمی منت لەو ئازارە ڕزگار کرد من کە سوکاری ئەوم سەرپەرشتیاری ئەوم جادێرە کوڕی بوو بێ برای بوو بێ کەسێکی بوو بێ ئەمەش هەدیەیەکی بچکۆلە بۆ جەنابەت وەی زانی چونکە خۆی عەرەخۆرە هەموو کەس عەرەخۆرە زیناکار وازانە هەموو کەس زیناکارە دز وازانە هەموو کەس دزە ناپاک دەڵێ ئەمانە لە وڵاتان نەماوە بەڵام چونکە خۆی وا دەبینێ ئەمیش وەی زانی دکتۆرۆ خۆی عەرەخۆرە و ئەهلی مەدیسە ئالەو کاتەدا هات دکتۆرۆتی ببوورە تخوابی کەتەوە هەر باجان بەلەسە مێزەکەی منیشدا نەندرێ وتی ناخۆیتەوە وتی ناوەڵە وتی دەی بیبەخشە ئەمە باشترین دیارێ بۆ دۆستێکت بۆ برادەرێکت کە خۆشن ناخۆیتەوە بیدە بە عەرەخۆرێک وتی ناوەڵە من دۆستی واشم نییە من مسلمانم ئاینەکەم هەر ڕێگەم نادە دەستیشم پێکەوە بیخەتەوە سندوقەکەتەوە لەبەر حرمەتی مانیش ڕێزت لێ دەگرم و خوال لەگەڵ بێ و تاوە جارێشکە نەتبینمەوە ئەو شتانە لە من ناوەشێتەوە ئەڵە دوای ماوەیەک بینیمەوە هات وتی دکتۆر سپاست دەکەم بووی بە مای هیدایەتم خوای گەورە لێت خۆش بێ من لەسەر ئەوەی کە بینی مسلمانێک ئەوەندە بەهێزە خوای پەروەردگار ڕەحمی پێکرد و هیدایەتم وەرگرت ئەم بابەتەمان لێرەدا کۆتایی پێهات ئینشاء الله ئاەتەکە چەندێکی ماوە بە ئیزنی خوای پەروەردگار لاوتاری داهاتوودا لەگەڵمان دابن بۆ ئەوەی کەوا ژیانمان لە ژان بە دوور بێ ئینشاء الله هەمومان لە خزمەت قورئاندا دەبین یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی ژیانمان بەختەوەرکەی لە ژان و ناخۆشی و بەڵاو مصیبەت و نەخۆشی بە دوورمانکەی والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم